ئافرەتی چاک خوا لە قورئان باسی کردووە، بە صالحات باسی کردووە، فەرمێ فەالصالحات ئەوەنە ئافرەتی چاکن. و نەزانی هەر باسی پیاو کراوە، زۆریش باسی ئافرەت کراوە. هەر سوورەتێ هەمووی ناوی ئافرەتە، سوورەتی ئەنیسا. سوورەتەیە بە ناوی سوورەتی مەریەم سەلامی خوای لەسەر بێ. فەالصالحات خوای گەورە فەرمێ ئافرەتە چاکەکان کێن؟ قانیتات، ئەوانن کە گوێڕایەڵی خواکەن و دوای گوێڕایەڵی خوا گوێڕایەڵی مێردەکانیانەکەن. ئەوە صالحاتە، ئافرەتی چاکە. بەس شەیطان ئەمەی ناوێ. شەیطان ئەیەوێ ئافرەت لە ماڵەوە دائیمەن تووڕە بێ، دائیمەن کەم تەرخەمی بکە، دائیمەن لە ماڵەوە ناشرین بێ. قرد في البيت وغزال في الشارع، وەکو ئەڵێ مەیمون بێ لە ماڵەوە بەڵام ئاسک بێ لە دەرەوە. شەیطان ئەوەیەوێ. بەس فەالصالحات ئافرەتی چاک خوای گەورە ئەفەرمێ لە سوورەتی ئەنیسا قانیتات. قانیتن واتە گوێڕایەڵی خواکەن. ئەمن هو قانیت ئاناء اللەیلی. خوای گەورە باسی کەسێکە کە لە نیوەی شەوە قانیتە، نوێژەکە بۆ خوا. قانیدە و کەسەیەکە گوێڕایەڵی خواکە و دوای گوێڕایەڵی خوا گوێڕایەڵی مێردەکەیەکە، ئەو ئافرەتی چاکە.